بە هەواڵی موچە دەست پێ دەکەین. هەواڵی باش هەیە بۆ لەسەر موچەی هەم مانگی 4 هەم موچەی مانگی 5 بەرپرسێکی باڵای وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاند بربەستی ناردنی موچە لابراوە ڕەنگە سبەی بەغداد موچە بنێرێت. دەشڵێت پێشهاتی نوێ هەیە چاوەڕوانن پێش جەژن بەغداد موچەی مانگی 5 بنێرێت. بەرپرسێکی باڵای وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە زوومی ڕاگەیاند سوودانی بەڵێنی داوە ڕێکارەکانی ناردنی موچە دەست پێ بکات. ڕەنگە سبەی وەزارەتی دارایی عێراق موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکات. بە گوتەی بەرپرسە باڵاکەی وەزارەتی دارایی پێشهاتی نوێ هەیە چاوەڕوانن پێش جەژن بەغداد موچەی مانگی 5 بنێرێت. بۆیە بە زووی لیستی موچەی مانگی 5 ئامادە دەکەن. دوێنێ یەکشەم مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بە ڕۆژنامەنووسانی گوت وەک حکومەت تەواوی ئەرک و پابەندیەکانیان بەرامبەر عێراق جێبەجێ کردووە. وتیشی هیوادارن حکومەتی فیدراڵ ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. چی دیکە موچەی موچەخۆران نەکرێتە کارتێکی سیاسی و دژی هەرێمی کوردستان بەکاربێنرێت.